بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. نەوت پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا ئاڵۆزتر دەکات. ئەمریکا دەوێت هەناردەی نەوتی ئێران ڕابگرێت و لە بەرامبەرجا ئێران هەڕەشەی ڕاگرتنی گەروی هورموز دەکات. بە میوانداری ڕێگر لە بەڕێزان ئەرکان ئەحمەد جاف ئەندامی بۆری توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی، هەروەها دلێر مەحموود ئابووری ناس و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان باز لە کاریگەریەکانی ململانی ئێران و ئەمریکا لەسەر نەوت و کاریگەریەکانی لەسەر ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. سەرەتا راپۆرتێک دەمین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. تا دێت هەڕەشە و کاردانەوەکان لەسەر هەناردەکردنی نەوتی ئێران زیاتر دەبێت و سەرۆک کۆماری ئێرانیش هەڕەشەی داخستنی گەروی هورمز دەکات لە ئەگەری ڕێگری لە هەناردەکردنی نەوتی ئێران. دوای ئەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڕەشەی لەو وڵاتانە کرد کە نەوتی ئێران دەکردن و دوا هۆشداری پێدام بە دوورکەوتنەوەیان لە ئێران و نەوتەکەی، حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران لە میانی خولێکی نوێی سەردانەکانی بۆ وڵاتانی ئەوروپا وەڵامی هەڕەشەکانی سەرۆکی ئەمریکای دایەوە و ڕایگەیاند ئەگەر ئێوە دەتوانن هەناردەی نەوتی ئێران ڕابگرن ئەوە جێبەجێ بکەن، بەڵام ئەنجامەکەی دەبینن. سەرۆک کۆماری ئێران ئەوەشی وت ئەمریکەکان باس لە ڕاگرتنی تەواوەتی هەناردەکردنی نەوتی ئێران دەکەن، بەڵام ئەوان لە مانای ئەو لێدوانەیان تێناگەن و نازانن ناکرێت هەناردەکردنی نەوتی ئێران ڕابگیرێت و هەناردەکردنی نەوتی ناوچەکە بەردەوام بێت. ڕۆحانی لە میانی سەردانەکەیدا بۆ سویسرا ئاماژەی بۆش کرد ئەگەری قەدەغەکردنی ئێران لەوەی کە تەنها وڵات بێت ڕێگەی نەدرێت نەوتەکەی بفرۆشێت، ئەگەر و هەڵسەنگاندنێکی هەڵەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەرگیز ناتوانێت ڕێگری بکات لە هەناردەکردن و فرۆشتنی نەوتی ئێران. سوپای پاسدارانی ئێران کاردانەوەی توندی لە زاری فەرماندەباڵەکانیەوە نیشان داوە. قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسداران ستایشی هەڕەشەکانی سەرۆکۆماری وڵاتەکەی کرد بەرامبەر بە ئەمریکا و ئامادەی خۆشی نیشان داوە بۆ ڕێگری لە هەناردەکردنی نەوتی وڵاتانی ناوچەکە لە ئەگەری ڕێگری لە هەناردەکردنی نەوتی ئێران. ئاژانسی هەواڵی ئێرنای فەرمی ئێران لێدوانێکی قاسم سولەیمانی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بەوە داوە هەڕەشەکانی ڕۆحانی لە هەناردەکردنی نەوتی ناوچەکە لێدوانێکی حەکیمانە بووە. ئامادەی سوپای پاسدارانی بۆ وەڵامدانەوەی ئەو هەڕەشانە نیشان داوە. هاوکات ئیسماعیل کەوسەری فەرماندە لە سوپای پاسدارانی ئێران دووپاتی کردەوە ئەگەر ئەمریکا بڕیاریدا لەمپەر بخاتە بەردەم هەناردەکردنی نەوتی ئێران بۆ بازاڕەکانی جیهان، ئەوە کۆماری ئیسلامی بێیەک و دوو گەروی هورمز دادەخات. ئاژانسی یانەی پەیامنێرانی گەنجی ئێرانی لەسەر زاری کەوسەری بڵاوی کردوتەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی هەر کاتێک ڕێگەیان لە هەناردەکردنی نەوتی ئێران گرت، ئێرانیش لە گەروی هورمز ڕێگە بە ڕۆشتنی تاکەبار هەڵگرێکی نەوتی وڵاتانی دیکە نادات. لە بەرامبەریشدا وتەبێژێک بە ناوی ناوەندی بەڕێوەبردننی سوپای ئەمریکا ڕەتی هەڕەشەکانی بەرپرسانی ئێرانی کردوێتەوە لە داخستنی گەروی هورمز و ڕایگەیاندووە. هێزە دەریایەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە دڵنیایی دەدەن لە ئازادی بازرگانی لە گەروی هورمز بەپی یاسانێ و دەوڵەتیەکان. گەروی هورمز گەورەترین و گرنگترین دەرەچەی هەناردەکردنی نەوتە لە جیهاندا و دەکەوێتە نێوان ئێران و عەمان باپی راپۆرتێکی وەزارەتی وزەی ئەمریکا کە لە ساڵی 2016 بڵاو کراوەتەوە. لە نێوان هەشت دەروازە سەرەکیە ئاویەکەی جیهان گەروی هورمز گەورەترین ئاڵوگۆڕی بازرگانی تێدا ئەنجام دەدرێت بە تایبەت لە کەرتی نەوتدا. باپی راپۆرتەکە ڕۆژانە 18 ملیۆن و 500 هزار بەرمیل نەوت کە دەکاتە لە 90% نەوتی جیهان بە گەروی هورمزدا تێپەڕ دەبێت. داخستنی گەروی هورمز پێشتر و لە سەردەمی جەنگی نێوان ئێران و عێراقدا تاقی کراوەتەوە و پێشتریش لە سەردەمی خۆیدا مەحموود ئەحمەدی نەژاد سەرۆک کۆماری پێشووی ئێران چەند جارێک هەڕەشەی داخستنی گەروی هورمزی کردبوو بە ڕووی نەوتی جیهاندا. بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان کاگەرکەنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە و ئاڵۆزتربوونی پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا لەسەر مەسەلەی نەوت. هۆکارەکەی چییە؟ ئاخر ئەم شەڕی کە ئێستا دروست بووە لەسەر مەسەلەی نەوت ئاڵۆزبوونی پەیوەندیەکان ڕەهەندێکی ئابووریە یاخود ڕەهەندێکی سیاسیە؟ بەناوی خۆی گەورە سپاس بۆ ئێوە بۆ بەڕێز و بۆ میوانە بەڕێزەکانی. لە ڕاستیە گەر بگەڕێنەوە بۆ ئەو ململانیانەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانەوە بووە، ئەتوانین بڵین هەر لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێرانەوە لەگەڵ یەکەم پێکدادانی ئەمریکا وەک کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئێران وەک کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەمریکایە ئەم پەیوەندی سیاسیانە ئاڵۆزیان تێکەوت
و بە تایبەتیش دوایەوەی کەشای ئێران چوویە ئەمریکا بۆ عملیاتی قورجی تر ئەو ناکۆکیانە گەشتە ئەوەی کە سەفارەتی ئەمریکا لە ئێرانە بە تەواوەتی دابخرێ و هەتا هێرشیان کردە سەری و ئەندامانی سەفارەتیان بە تەواوەتی وەکو بارمتەیەک لە لای ئێرانیەکان گردە هەر لێرەوە وردە ململانەکانی ئێران و ئەمریکا پێینایە قۆناغێکی نوێەوە و ئەم قۆناغەش لە هەندێک هەوڵی ئەمریکا بۆ کودەتاکردن بەسەر شۆڕشی ئێران و بە تایبەتیش کودەتای تەبەست کە قرار بوو لە بیابانی تەبەسەوە تاران بە باران بکرێت دوایەوە شکستی هێنا ئەمانە وای کرد کە ململانەکانی ئێران ئەمریکا بە تەواوەتی پێ بنێتە قۆناغێکی توندەوە و ئەمەش درێژەی کێشا هەتاوەکو جەنگی ئێران عێراق هەڵگیرسا و هەموو هێزەکانی هاوپەیمانان بەگشتی بە سەرۆکایەتی ئەمریکا ئەو کات کە هەوڵی زۆریدا پشتگیری عێراق بکەوە لە ڕێی چەک و تەقەمبەنیەکانیشەوە هاوکاری ئەو کاتی ڕژێمی سەدامیان کرد و دایان بەگژی ئێرانە بەڵام لەمەش لە بەرامبەر ئێرانە ناکاممانەوە لەبەرەوە ئەم ململانیانە هەر لە ماوەی جەنگی ئێران و عێراقیش و هێزەکانی ئێران مەترسی هێزەکانی ئێران لە ناو گەروی هورمزا بۆ دژایەتیکردنی هەم سعودی هەم ئەمریکا مێژوویەکی سیاسی دوور و درێژی هەیە و گەیشتە کۆتاییەکەشی تا گەیشتە تند بوویەوە هەتا بە کۆتایی ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا و پێنجکۆیە تا ڕادەیەک وەزعەکە ئاسایی بوویەوە بەڵێ تا ڕادەیەک وەزعەکە ئاسایی بوویەوە بەڵام لێرەیە دوایەوەی کە ترامپ بوویە سەرۆکی ئەمریکا و لەو پەیمان نامەیە کشایەوە اینجا ئێستا ململانەکان زیاتر بوون و ئێستا هەڕەشەی داخستنی گەروی هورمز دەکەن. ئێستا مەسەلە ئەو مەسەلەی سزای نەوت کە ئەمریکا دەیەوێت نەوتی ئێران ڕابگرێت هەر ئەم هەوڵی ئێستا یاخود هەوڵەکە کۆنیشە یاخود سزاکان پێشتری شەبوون بۆی کە نەوتی ئێران ڕابگرێت. هەر لە سەردەمی جەنگی ئێران عێراقەوە دوایەوەی کە بە تەواوەتی گەروی هورمز هەندێک کێشەی تێکەوت بە تایبەتی جەنگی نەوت کێشەکان ئەو کەشتیانەی کە نەوتیان ئەناردە دەرەوە نەوتی وڵاتانە ئێران هەڕەشەیەوەیە کرد کە نابێت نەوتی عێراق لە گەروی هورمزەوە هەناردە بکرێت بۆیە هەندێک لە کەشتی عێراقیەکان هەندێک جار بۆ نمونە بە عەلەمی کۆیتەوە یان بە عەلەمی سعودیەوە ئەو کەشتیانەیە ئەو نەوتانەیان هەناردە کرد هەر لەو کاتەوە ئێران گەروی هورمزی وەکو فشارێک لەسەر وڵاتان بەکارهێناوە بەڵام لە دوای ساڵی 1982ەوە ڕێکەوتنێک کراوە لەسەر گەروی هورمز کە وەکو گەرویەکی نێودەوڵەتی ناسێنراوە و هەتا ئێران بۆ خۆشی ئەو ڕێکەوتنامەی ئیمزا کردووە و ئێران لە ناو ڕێکەوتنامەکەی بەڵێن بەوە ئەدا کە تاکلایەنە گەروی هورمز لە ڕێی کەشتێ توجاریەکان دانەخا لەبەرەوە ئێستا هەر ئەوەیە ئەمریکا ئەو لێدوانەی حەسەنی ڕۆحانی کە ڕاگررتنی هەوڵەکان بۆ ڕاگررتنی نەوت ئێستا دەستی پێکردووە نەوتی بە تایبەت ئێران کە ئەمریکا ئێستا باسی لۆکەیە کە دەیەوێت نەوتی ئێران سفر بکاتەوە کریاری نەوتی ئێران نەهێڵێت. لە ڕاستی ئێسش ئێران بەو شێوە وازەحێن نەیوتووە من گەروەکە داخەم ئەمە هەمووی لە قسەیەکی لەو چۆنەڵێ لێدوانێکی دوێنێ ڕۆحانیەوە هاو لە نەفسا کەوتی ئەگەر ئەمریکا و هاوپەیمانەکانی هەوڵ بدەن نەوتی ئێران بگەیەن نەسفر ئەوە دڵنیا بن ئێرانیش هەروە بە ئاسانی دانانیشێ و نەوتی ناوچەکە هەناردەی نەوتی ناوچەکە ئەوی ژەگاتە سفر ئەمە وای لێ ئەخوێنرێتەوە کە مەبەست لێی داخستنی گەروی هورمز بێ ئەمەش کە ئەگەر مەجال بێ دوایی باسیکەین پەرچەکردداری وڵاتانی ئەمریکا و هاوپەیمانەکانی زۆری بەدای خۆی هێناوە. سپاس دەکەم کاکجانویشت بەخێر بێ سەبارەت بە مەسەلەی ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران لەسەر مەسەلەی نەوت چ کاریگەرێکی دەبێت لەسەر بازاڕی نەوتی جیهانی ئەگەر لەمە زیاتر ئاڵۆز بێت مەسەلەن ئەمریکا کریاری نەوتی ئێران کەم کاتەوە لە بەرامبەرشی ئێران هەڕەشەی داخستنی گەروی هورمز دەکات. خۆی سوپاس بۆ بینێرانی کەناڵی پێیام سوپاسی بۆ بەڕێستان بەڵام ئامادەبوونتان خۆی جاری ئێمە جارە پێین پێشەکی باسی و پێم زانین گەروی هورمز کوێەکەوێتە و گەروی هورمز دەکەوێتە جنوبی ئێرانەوانێ و ئەمە بەرامبەر ڕەسەلخەیمەیە دەولەی ڕەسەلخەیماکات گەروی هورمز ئەمە هەل لە کۆنەوانەیە ئەم کێشم و سراعا هەبووە لەو ناوچەیەدا لەسەر ئەوەی کە چۆن کەشتە بازرگانیەکان لێوە ڕۆشتون بۆ هەندستان و مالیزیا و وڵاتانی تر ئەگەر بێت و ئێستا گەروی هورمز کە لە کۆنەوە کێشەی تایە و ئەوە بوو لە ساڵی 1970 شا مەسەلەی اتفاقی جەزایر ڕۆمانە دوای پەشیمانبوون ئێستا کە ئێران مسەیتەرە بەسەریا لێرەوانێ ئەگەر بێت و بڵین ئێران بڕارێکی وابات کە گەروی هورمز داخات لە بەردەمی کەشتیگەری بازرگانی و نەوتیە کە لێەوە بڕات بەو وتەیە کە خۆی ئەڵێت تەنها نابێ گەروی هورمز بۆ لایەک بێت و بۆ لایەکانی تر نەبێت بۆ لایەکانی تر نەبێت لێرە هەڵبەتە سعودیە و عێراق و کوێت و
بەحرین و قەتەر و ئەبوزەبی و دوبەیش زەرمەند دەبن تایە تەنها مەسقەت دەبێنێتەوە کە لە خواریۆیەتی مەسقەت کە ئەمە ئەتوانێت بەڵێ کە ئەتوانێت ئیشی خۆی بکات لێرەیە هەڵبەتە ئەگەر بێت و ئێران ئەمە بکات ئەبێتە هۆی ئەوەی کە زیانێکی گەورە بە وڵاتانی کە ناومان بردن بگەینە لە ڕووی ئابوووریەوانێ لەبەرەوە تاکە ڕێگای سەر یەکێکە لە ڕێگا سەرەکیە ئاویەکانی بازرگانی لە نێوان ئەو وڵاتانی کە باسمان کردن بە سعودیە و عێراق و دەوڵەتانی کەنداوانێ و کوێتیش لە پاڵیانە کە نەوت و بازرگانیشی لێ ئەەکەن هەڵبەتە لێرەیە ئیمڕۆ کە گەورە زلهێزی دنیا لە کە هەیە ئەمریکایە و ئەمریکاژەوەی کە ئەیبینین لە ئێستا لە سەردەمی ترامپە زیاتر ئەو سیاسەتی کە هەیەی شەڕی ئابووریە وە کێشمە ئابووریە و زۆر بە ئاشکرا ئەڵێ ئێمە ئەمانەیە ئابووری ئەمریکا بەرەو پێشەوە بەرین ئەمانەیە گەلی ئەمریکا بەرەو خۆشی بدرێت لەبەرەوە لەم حاڵەتەیە ئەگەر بێت و ئەو ببێ بە بڕیار وەکو ئێران ئەو گەروە بگرێت یاخود ڕێگە بە هەندێک کەشتی بات و بە هەندێک کەشتی نێت خۆی لە خۆیان کێشە لە ناوچەکەیە دروستەکە بەڕاستی و تەسیریشی ئەوێ بۆ سەر نرخی نەوت و لەوانەیە چەند دەوڵەتێکی وەکو ئەبوزەبی و دوبەی بتوانن لە ڕێگەی وشکانی وانێ بینێرنە مەسقەت و لە مەسقەتەوە لێەوە بچێت بەڵام ئەمە شەر خۆی لە خۆیان تەکلیفەی نەوت زیە ئەکات کەواتە نرخی نەوت بەرزەکاتەوە لە جیهانە بەڵام لێرە ئەمە هەیە لە هەمان کاتیشە ئەبینین لە ئێستاە ئەوە ماوەی چەند ڕۆژێکە زۆر بە گەرمی ئەمریکا داوا لە وڵاتانی ئەندامی وڵاتانی ناو ڕێکخراوی ئۆپیکەکە کە ئەندامن کە ئەڵێ ڕێژەی بەرهەمهێنانی نەوت و هەناردەکردنی نەوت زیاب بکەن داوایان لێ ئەکا بە تایبەتی کە لە سعودیە و لە زۆر شوێنی تری داوا کردوانی بەرامبەر بەوە ڕوسیاشە تاوەکو زیای کردو ڕۆژانە تقریبا 100,000 بەرمیل لە چاوجارانە زیاتر ئەنێرێتە دەرەوانێ لێرە ئەمەیان ئەبێتە سەیریکە عکسە بێتەوە ئەمە ئەگەر ئەم شتە ڕووبارە لایەن ئێرانەوە ئەبێتە هۆی ئەوەی کە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی دەریایەوە لە گەروی هورمزەوە بۆ جیهان کەمتر ئەبێتەوانێ کەواتر لێرا نرخی نەوتیش بەرزە بێتەوانێ ئایا لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوتە لێرا پرسیارەکە لەوەیە ئایا کە ئیمڕۆ ئەمریکا و ئەوروپا کە وە چین کە پێویستێکی زۆریان بڵین یان هندستان پێویستێکی زۆریان بەنەوتەیە ڕازی ئەبن بەوەی کە بەو شێوە گەروی هورموز خودێگەر نرخیان بەرز بێتەوە ئەمریکاش وەکو بەرهەمێنەرێکی وەکو بەکارهێنەرێکی نەوت و بەرهەمێنەری نەوتیشە بەڵام بەکاریشی دێنێ بە ڕێژێکی زۆر زیانی لێ کات بۆ نمونەگە نرخی نەوت خۆی ئێمە بەنسبەت ئەمریکا وڵاتێکی گەورەیە هەم بەرهەمهێنەرە و هەم کڕیاریشە بەکارهێنەریشە لێرە پرسیارەکە لەوەیە ئەو لێ سوودی ئەبێ یاخو قازانجی ئەبێت بە قەنەعەتی من لەبەرەوەی بەکارهێنانی زیاترە وەک لەوە بەرهێنانی لەبەرەوە ئەوی زیانی نرخی نەوت بەرز بێتەوە بەڵێ نرخی نەوت بەرز بێتەوانێ بەو ڕادەیە بەو کتوپڕیە زیانی لێکا بەڵام تەنها ئەمەی کە لێرە هەیە ئێمە ئەمریکانیە تۆ هەندستان کە وڵاتێکی گەورەیە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوانێ چینە اینجا یەتە سەر مەسەلەی یابانە یەتە سەر مەسەلەی هەمزیسان بۆ ئەوروپا بۆ ئەوکەوانە وڵاتانی پیشەسازین ئەو وڵاتە پیشەسازیانە حتمێن زیاتر پێویستیان بەچی هەیە بۆ وزە هەیە بە نەوتی خاو هەیە بۆ بەگەڕخستنی چرخی کارگەکانیان ئەمانە خۆی لە خۆیان زیان ئەوانیش زیان ئەکەن ئەمە کە هەر ئەوان زیانەکەن بە تاقی تەنیا ئەوە نییە لە هەمان کاتیشە نرخی کاڵا لە جیهانا بەرزەکاتوانێ چونکە تۆ کە باسی شەریکەیەکەکەیت ئەو شەریکەیە کە کارەکە لە دنیای سەرمایەداریە ئەو شەریکەیە لە پێناوی قازانجا کارەکە یعنی ناکرێت نرخی تەلەڤیزیۆنێک لەسەر ئەو $100 بکەوێتە بیا بنەوە $، ئەو کاتە ئەیا بە $120 ئەیا بە $120 کەواتە هەموو جیهان لێرە تووشی زیانە بن بە گرتنی ئەو گەروی هورمز. بە سوپاس دەکەم کاگەرکان سەبارەت بەوەی کەم ئەوەی کێستا ئاوازبوونی پەیوەندەکان زیاتر بووە
ئەمە شەڕێکی سیاسە لە بنەڕەتە بەڵام ڕەهندێکی ئابووری وەرگتو ئێستا ئەو مەسلەی کە ئێران یاخود ئەمریکا دەوێت هەنادەی نەوتی ئێران ڕابگرێت بازۆکە تەمانگی 11 ئەمساڵ دەیەوێت کە هیچ کریارێکی نوتی ئێران نەمێت لە بەرامبەر ئێران هەڕەشەی داخستنی و گەروی هەنووز دەکات ئەم ململانەیەی ئەمریکا لەگەڵ ئێران خۆی بینێتەوە لە بەهێزبوونی هەژمونی ئێران لە ناوچەکە ئەمریکا وڵاتێکی ئەوێ کە لە ناوچەکەیا بێ هاوشێوەی وڵاتانی بۆ نمونە دیکەی بەرهەمێنەری نەوت ئەگەر نەوت تا ڕادەیەک تۆزێک گران ببێ ترامپ لە تویتێکا بڵێ ئەوە نەوت گران بووە پێویستە کەمیکەنەوە سبەی نێوەپی کۆبێتەوە و بەرهەمەکە زیاد بک بۆ ئەوەی بۆی کڕیار و یان بڵێن لە بازاڕەکانان نرخی کەم بێتەوە بەڵام ئێران ئەمەی پێ ناکرێ ئەم بە گوێکردنی ئەمریکای بۆ پێ ناکرێ و ئەمەش لەلایەن ئەمریکا بە چۆنەڵی دژایەتیەک بۆ خۆی ئەزانێ بۆیە هەر لە سەرەتاوە لەگەڵ هاتنی ترامپا هەوڵی ئەوەی داوەکە هەیمەنەی ئێران بە تەواوەتی بچوو کاتەوە لە چەند استراتیژێکەوە بۆی ڕۆشتووە کە یەکێک لەوانە ئابووریە ئەتوانین پێشتر باس لە هەوڵدانی ئەمریکا بۆ کەمکردنەوەی هەیمەنەی ئێران لە ناوچەکە بۆ نمونە دەست بڕینەوەی ئێران لە سووریا لە یەمەن ئەمە لە سەرەتاوە بۆی کە هەیمەنەی بچووک بێتەوە دوای ئەوە شەڕ پێفرۆشتن لە ڕێگەی ئۆپیکەوە کە قەرار بوو بەرهەمەکان زیاد بکەن بۆ ئەوەی نرخەکە کەم کاتەوە و شەڕی سێمی ئەم گەمارۆ ئابووریەیە کە ئێستا هەوڵی ئەوە ئەدا کۆمەڵێک وڵاتی بۆ خۆی هاوپەیمان دروست بکە و امتیاز ئەدا بە هەندێک لەو کۆمپانیایانەی کە لە ئێران ئەکشێنەوە و بەرهەمەکان لە ئێران ناکڕن یا بەرهەم هەناردەی ئێران ناکەن و ئەو امتیازاتانش لە بەرامبەر ئەو شەڕە ئابووریە گشتیەیە کە بە تەواوەتی ئەمریکا ڕایگەیاندووە هەر بەڕاست لەگەڵ هەموو جیهانە ئەوە تا لەسەر فولادی سینی بڵین پۆڵای ئاسن و پۆڵای سینی باجی زیاد کردووە لەسەر سەیارەی کەنەدی باجی زیاد کردووە لەبەرەوە ئەمریکا شەڕێکی اقتصادی جیهانی ئەکا بەڵام ئەمەی ئێران لەگەڵ شەڕی اقتصادەکە شەڕێکی سیاسیە پێ ئەفرۆشێ و مەبەست لی ملکەشکردنی ئێرانە لە ناوچەکە ئەمە ئایا تا چەندێک ئێران ئەکەوێتە ژێرم فشارانە ئەمریکا بەفعلی دەتوانێت ئەمە بکە بۆ نمونە نەوتی ئێران کە وەزیری نەوتی ئێران باسی لەوە کردبوو کە ئێستا هەنادەی 2,450,000 بەرمیلە لە ڕۆژێکدا ئەمریکا بتوانێت سفری بکاتەوە ئەم هەنادەی نەوتی ئێرانە ئەمە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ وڵاتانی کە پەیوەندیان کە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا بەشدارن لەگەڵ ئێرانە ئێستا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئەمریکا کشاوەتەوە ماوەتەوە ئەوروپا لەگەڵ ئێرانە وڵاتانی کە لە ئەوروپان دوێنێ حەسەنی ڕوحانی لە چەند وڵاتێکی ئەوروپی بۆ ئەمڕۆ گەڕاوەتەوە قەرارە سبەینێ وەزیرانی دەرەوەی ئەو وڵاتانەی وڵاتانی ئەوروپیەکان کە ڕێکەوتنی ئەتۆمیان هەیە لەگەڵ ئێران کۆ ببنەوە ئەگەر بتوانن بکەنە ڕێکەوتنێک ئەم ڕێکەوتنە دەرەنجامێکی هەبێ بۆ ئێران وەکو ئەوەی کە ئەو حەسارە تەواو نەخەنە سەر یان بەرنامە ئەتۆمیەکە ئەوەی کە لە ڕێکەوتن هاتووە لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە هاتووە جێبەجێ ناکرێ ئەوروپیەکان بدەنە پاڵ ئەمریکا لێرەوە ئیتر کێشەکان سەر هەڵەدا ئەگەر بدەنە پاڵ ئەمریکا و لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە بکشێنەوە ئەو کاتتوانین بڵین فشارەکانی سەر ئێران زۆر زیاترە بێ و ئەگەر لە کڕین لە بەرهەمهێنانی نەوتی ئێران بکشێنەوە یان لە ئێران نەوت نەکڕن وەکو ئەم هەڵوێستەی کۆتایی یابان کە قەرار بوو سەرۆک وەزیرانی کە قەرار بوو سەرۆک وەزیرانی یابان سەردانی ئێران کە سەردانەکەی هەڵوەشاندەوە ئەمە بە پەیامێک دائەنرێکە ئەو نەوتەی کە هاورد لە ڕێی ئێرانەوە هاوردەی یابانەکرێ لی وەرنەگرێ ئەمە ئەگەر ئەم پەیوەندیانی وڵاتان لەگەڵ ئەمریکان بەگوێی ئەمریکا بکەن و لەو پەیمان نامەیە بکشێنەوە و کڕینی نەوتی ئێران نەبن ئەوە ئەتوانین بڵێن نەوتی ئێران ئەگاتە سفر و بە دڵنیاییشەوە کاریگەری بۆ سەر ئابووری ئێران و مامۆستا زیاتر باسی کرد گرنگی بۆ سەر ئابووری ناوچەکە زیاتر بێت بەس ئێران بەدیلی ترین نییە بۆ نمونە سەرچاوی ئابووری تر تاکە سەرچاوینەوە یاخود بەدیلی مەسەرچاوی داهاتی تری هەیە کە بتوانێت پشتی پێ بەستێت ئێران هەر لە سەردەمی ساڵی 1953ەوە لە سەردەمی دکتۆر مصدقەوە شعارێکیان هێناوە اقتصاد بدون نفت ئابووری بەبێ نەوت بەڵام تا چەند تایە سەرکەوتووە بن ئەزانین لە کودەتایی کە بەسەر مصدقا کرا کۆتایی بەو چۆنەڵی دروشمە هات لە ئێستاشەوە لە سەردەمی حکوومەتی هەتا یەکەمی حەسەن ڕوحانی بەتایبەتیش پێشتر سەردەمی ئەحمەدی نەژاد کە گەمارۆکان بە تەواوەتی توند بوون ئەو دروشمە دیسانەوە سەری هەڵدا ئێران ئێمە زانین وڵاتێکی گەورەیە و خاوەن پێگە و هێزێکی هەم سیاسی هەم ئابووری ناوچەکەیە و لە زۆر لە بابەتە خۆراکیەکان و بەتایبەت کشت و کاڵ وڵاتێکی خۆبژێەوە بۆ زۆر لە وڵاتانی دیکە هەناردەیەەکە بەڵام لە هەندێک لە بابەتی دیکە لەگەڵ ئەوەی خۆی ئەتوانێت بۆ نمونە لە سیارە لە بابەتەکانی دیکەی جوانکاری ناوماڵ کەلوپەلەکان ئەمە ئەتوانێت خۆی بژێنێ بەڵام پێویستی بە هاوردەی کەرەستەی خاو هەیە ئەگەر بە تەواوەتی ئەم نەوتە ئێران
لی نەکڕێ و تمەن بەرامبەر دۆلار ئاوادا ببەزێنرێ طبعاً کاریگەری ئەبێ لەسەر اقتصاد لەبەرەوەی ئەگەر چەند ڕێگەیەکی کەشتاقی کاتەوە بەڵام ئەگەر بەرهەمێنانی نەوتی بگاتە سفر و اقتصادی بەم شێوەیە شەلل پێبێنم باوەڕ ناکەم بتوانێت مەسەلەن زۆر دەوام بهێنێ هەرچەندە چەند پلانێکی دیکەیان تەڕح کردووە. سپاس دەکەم. کاک دەرێت سەبارەت بە مەسەلەی ئەو وڵاتانی کە بۆ نمونە کریاری نەوتی ئێران بۆ نمونە باز لە چین دەکرێت، کۆریای باشوور دەکرێت، یابان، هەروە تورکیا، هەروە هیندستان. پێ دوایە ڕازی بن بەم بڕیاری ئەمریکا کە دەیەوێت بۆ نمونە نەوتی ئێران نەکڕن؟ خۆی لە ڕاستی ئەگەر ئێمە بمانێ بڵێن وڵای یەکسەر ڕازیە بن نەخێر یەکسەر ڕازی نابن. هەڵبەتە ئەمریکا لە کاتێکا بڕیارێکی وە ئەیە داوا لە هەموو وڵاتانی دنیا کات کە مامەڵەی نەوت لەگەڵ ئێرانە نەکەن، نەوتی لێ نەکڕن، لە پێناوەیە کە ئابوووریەکەی دابەزێنێ. بە چی ئابوووریەکەی دابەزێنێ؟ بۆی کە نرخی دراوەکەی لە بەرامبەر دراوە گران بەهاکانی دنیا وەکو دۆلار و وەکو یۆرۆ یان وەکو یەنی یابانی زیاد لە حەدی خۆی دابەزێنێ بۆ ئەوەی خەڵکەکەی بێزار بێ، خەڵکەکەی بێتاقەت بێت. ئەمە لەلایەن. بەڵام ئێستا وڵاتێکی بڵێن وەکو چین یان هیندستان یان بڵێن یابان یان تورکیا، ئەمانە لە کاتێکە کە داوان لێکرێ مامەڵەی نەوت لەگەڵ ئێرانە نەکەن، ئێرانیش لەوانەیە مقابل بۆ بەدیلی تی بەدەستەوە بێ نرخی کەم کاتەوە بۆ ئەو وڵاتانە لە چاو نرخی ژیانیە. نرخی ژیانی ڕۆژانە نرخێکی کەم کاتەوە بە نرخێکی کەمتر بیان ناتێ. لەم حاڵەتەیە ینی بەنسبەتە ئەمریکا وەکو ئیشارەتمان پێیا سەرەتا لەسەر ترامپا شەڕێکی بازرگانی ئەکات، شەڕی بڵین شەڕی ئابووری ئەکات لە دنیاە لە پێناوی بەهێزکردنی ئابووری ئەمریکایە. لەم حاڵەتە ئەمریکاشی تر ڕێگەی تر ئەگرێتە بەر ئەو ڕێگانی کە ئەوەی گرێتە بەر ئێمە هەچی تەحلیلاتێکی بۆ بکەین. بەڵام بۆ نمونە ئێران لەگەڵ وڵاتانی بۆ نمونەوەکو چین، لەگەڵ هیندستان، لەگەڵ یابان، لەگەڵ ئەوە تورکیا ڕەتی کردەوە کە پابەندی داواکەی ئەمریکاوێ بۆی کەنەوتی ئێران نەکرێت. پێت بێ وڵاتانی تریش لە ناویشاندا بۆ نمونە چین بۆی کە ئێستا پەیوەندەکەی ئاڵۆز بۆ لە بەرەوەی کە باس کراوەتە سەر بەربوومی چینی لەلایەن ئەمریکاوە ڕازی نەبێت. خۆی زۆر ئەتیادیە تۆ لە مەسەلەی علاقاتی نێودەوڵەتیە لەباری ئینجا بکرێتە سەر مستەوای ئابووری زۆر ئەتیادیە. هەر وڵاتێک لە وڵاتانە کە تۆ تەماشایەکەی لە پێناوی پەژەوەندی ئابووری خۆیان، لە پێناوی پەژەوەندی وڵاتەکەی خۆیان لە هەموو بڕیاراتێکی خۆی پەشیمان بێتوانێ. یعنی ئێستا بۆ نمونە کە حالیان ئێستا ئەمریکا باج و گومرگی زیاد کردووە لەسەر هەندێک کەلوپەلی چینی و ئەوروپی کە ئەچێتە وڵاتەکەی و بە نیسبەتێک بۆی کەلوپەل و کاڵای خۆی زیاد بکات. ئەگەر بێت وسبینێ بە نیسبەت ئەمریکاوانێ ئەو باجانیان لەسەر کەم بکاتەوانێ کەم کاتەوانێ لێ ئەو کاتە ئەوان جەدوەلێکەکەن قازاجیان لەوەیە زیاترە کەنەوە لە ئێران بکڕن یا قازاجیان لەوە زیاترە کە لەگەڵ ئەمریکا ئەو اتفاقە بکەن کە هەیە لێ. لەبەرەوە تۆ ئەمە هەموو دنیا شەڕێکی اقتصادیەکە لە پێناوی خۆشگوزەرانی وڵاتەکەی خۆیان لە بێناوی بەرەو پێشبنی وڵاتەکەی خۆیان. لەبەرەوە شتێک نییە ئێستا لە دنیا تۆ نایبنی ئەوە شتێکە وڵاتی تر ئەو برارە کەیەتی لێ پەشیمان نابێتەوە. بۆ نمونە کە تۆ باسی تورکیا کرد، باسی تورکیا کرد کە تورکیا ڕازی نابێ بۆ ناچێتە ژێر ئەو بڕیارەوە، ناچێتە ژێر ئەوەی لەوە نییە. ئیمڕۆ ئەگەر بێت و گەروی هورمزیجرا بخرێ سوودبەندی یەکەم لە ناوچەکە بۆ لە ڕووی ئابووریەوە تورکیا و ئوردو نەبێت. لەبەرەوە بەڕێگەی بەڕی ناچارە بن بۆ نمونە عێراق لە ڕێگەی تورکیا و لە ڕێگەی ئوردونەوە نەوت بنێرێتە دەرەوانێ. ئەگەر لە ئەو کاتە بە نرخێکی کەمتر ئەیا بە تورکیا ئەو کاتە تورکیا هەڵبەتە مڵکانەی بڵین مڵکانی خۆی لێ سەنێکە بۆ زەویە ئەڕات کۆمەڵێ باجی تری ئەخاتە سەر لەبەرەوە تورکیا کە ئیمڕۆ ئەوە نییە شتێکی مەبدەئی بێ کە بڵێ وڵای اتفاقێکی ئیستراتیژی هەیە لەگەڵ ئێرانە یان لەگەڵ عێراقا لەبەر ئەوە ڕازی نابێت. لەبەرەوەی تورکیا دەوڵەتێکی گەورەیە لە ناوچەکەیە و دەوڵەتێکە تەجروبەی کۆنی هەیە تێگەشتووە لەوە ئەگەر بچێتە سەرەوەی گەروی هورمزدا بکرێت، ئەگەر بێت و حەسار لەسەر نەوتی ئێرانی و لەسەر نەوتی عێراقیش دروست بێت ئەو سوودمەندی یەکەم ئەبێت. لەبەرەوە ئەمە ئەوەیە. بەڵام لێرە یەک شتێک تر سیاسەتی ئەمریکی با ئێمە ئەو تەحلیلاتانی کە بۆیە ئەکرێت بۆ سیاسەتی ئەمریکی تەنها تەسەوراتە ینا ناتوانانی بی هیچ کەسێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
اقتصادی بێ سیاسی بێ بی پێشێکە چۆنەکە و چۆن ناکات چونکە هیچێک لە سیاستەکانی ئەمریکا لە دنیا ئیمڕۆ ئەوەیە وەکو کاتی حربی عالەمی دووەم نییەتەوە خەڵکە تەحلیلاتی بۆ ئەکرد لە ساڵ 50-60 ڕاست دەرەچوەی وهەیە یعنی زۆربەی زۆری سیاستمەدارانی دنیا نەوەکوەر کورد ئەو تەحلیلاتی کە بۆ یەکەن لە کۆتایە سیرەکەی بە عکسی ئەوە دەرئەچێتەوانێ نازانین چۆنە بێت و لە هەمان کاتیشە ئەژبێت چاوەڕێ ئەوەشکەیت ئەمە کە ئێستا ئێمە لەسەر پەردە ئەیبینین کە بینی ئێران و ئەمریکا بەم شێوەیە ئایا لە پشتی پەردەوە بینی ئێران و ئەمریکا بە شێوەیەکە دوایی بە شێوەیە گەشتێتەوانێ ئایا ئەم کەڕەتیان بە شێوەیەکتر بە قازانجی ئێران ناشکێتەوە بە زەرەری چەند وڵاتێکی تری بەرهەمهێنەری نەوت بۆ ئەوەی زەریبەی زیاتر پارێ زیاتر فشاری زیاتر بخرێتە سەریان چونکە کەوەکو ئیشارەتم پێم لەسەرتەوە شەڕی ئێستای ئەمریکا کە هەیە شەڕی ئابووریە لە پێناوی خۆش بەرزبوونەوەی مستەوای ئابووری ئەمریکا لە پێناو کەمکردنەوەی ڕێژەی بێکاریە لە ئەمریکا لە پێناوی زیاتر خۆشگوزەرانی گەلانی ناو ئەمریکایە دەسەڵاتی ئیمڕۆ کار دەکات بە شێوەیەکی سەرەکی ئەوەی کە ئەبێندێت لەبەرەوە ئەوەی پشتی پەردە نازانێت ئەوەی کە ئێمە هەیە تەحلیل تەنها بوو ئەوەی سەر مەسرحەکە ئەکەین کە ئەیبینین. بەڵێ سوپاسان دەکەم ناوبڕێکمانەیە دواتر ڕێمۆلای بەڕێستان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزموونی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری و چایە باش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
بەڕێزان کاگەرکان بگەرم و لای بەڕێز سەبارەت بە هەڕەشەی داخستنی گەروی هورموز لاگەری داخستنی تا چەند زیان بەر وڵاتانی بۆ نمونە کەندا دەکەوێت بۆ هەناردەکردنی نەوت کە وەکو ڕێوێکی سەرەکی بۆ هەناردەکردنی نەوت بەکاری دێنن. پێشەوەی باس لە داخستنی بکەین با بڵێن ئایا ئەگونجە دابخرێ چونکە ڕێڕەوێکی بەهێزی هەناردەکردن یا توجارەتی نەوتە و نزیکەی لە 130 بەرەو ژوور گەورەترین ڕێڕەوی هەناردەکردنی دەریایی نەوتە بەڵێ ینی لە 130 بەرەو ژووری مامەڵەی نەوتی جیهانی لە گەروی ورمز هاکرێ لەبەرەوە ئەگەر ئێران ئەم گەروەدا بخا چۆنچۆنی دایەخە ئایا ئەو نەوتەی کە عێراق هەناردەیەکە ڕێ لە نەوتی عێراقی ژەکرێت کە هاوپەیمانێکی خۆیەتی ئەو نەوتەی کە بۆ نمونە قەتەر هەناردەیەکە ئایا ڕێی لێەگرێ یا هەر نەوتەکەی سعودیە و یان کەشتە جەنجەکانی ئەمریکا و ئەوانە ڕێ لێگرێت لەسەرەوەیە بزانین ئەم ڕێ لێگرتنە چۆنچۆنیە ئەم داخستنە چۆنچۆنیە ئایا داخستنێکی یەکجاریە یا داخستنێکە تەنها لە چۆنەڵی لە بەردەم کەشتەکانی ئەمریکا کە من خۆم ئەو پەڕەکەی یعنی هەڵوێستەکەی ئێران تونند بێ لە خراپترین حاڵەتا و داخستنی تەنیا من وایە بینم بۆ کەشتە جەنجەکانی ئەمریکا دای بخات چونکە لە ڕوبەڕووی ئەمریکا ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ ئەمریکایە نەک لەگەڵ بۆ نمونە عێراقە لەگەڵ سعودیە لەگەڵ قەتە خۆی ئەپارێزێلەوە هەر میێوارە حەسەنی ڕۆحانی کە گەشتەوە مەتار قسەیەکی کردوتی ئێمە لەو مەقەستە دوورەکەوینەوە کە ئەبێتە هۆی پچڕانی بڵین بەنی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دیکە هەتا ئەوەندەی بۆمان بکرێ لەسەر هەڵوێستە ئاشتی خوازانەکەی خۆمان بەردەوامە بین و دەستی هاوکاریش بۆ هەر کەسێ درێژەکەین کە بڵین ئاشتی ناوچەکە بپارێزێ هەرچەند لە بەرامبەرە ئەمریکاوتی ئێمە ئامادەین بە هەر شێوەیەک بێ ئەو ڕێڕەوە بپارێزین چونکە ڕێڕەوێکی نێودەوڵەتیە و ئەمریکا ئێرانیش کاتی خۆی کە ئیمزای کردووە ئەو ڕێڕەوە تاکلانە لەلایەن ئێراندا قورسە بۆ نمونە دەکەوێتە نێوان ئێران و شانشینی عەمان بۆ نمونە وڵاتێکە کە زیاتر بە وڵاتێکی بێلایەن لە وڵاتانی کەندا و دێتە ژمارکردن قسەکە لەسەرەوەیە ئایا ئێران بە یەکجاری دایەخە ئەگەر دای بخە هەم وڵاتانی هەمووی کە ئەکەونە سەر گەروی ورمز یاوەی پێوترە خەلیجی فارس ئەوەی کە ئەکەوێتە سەرەوە ناوچانە هەموو ئەکا بە دوژمنی خۆی ئایا ئێران ئەمە ئەکا بە دڵنیاییەوە نایکە ئەو پەڕیە بۆ کووتمان لە خراپترین حاڵەت بیکە گەروەکەدا ئەخال لە بەردەم کاتوچۆی کەشتیە جەنجەکانی ئەمریکا و هیچی کە مەگەر هەر وڵاتێک ناڕزایەتی بڵم بۆ نمونە دژایەتی ئەو داخستنەی ئێران بکە یان هاوپەیمانێتی خۆی لەگەڵ ئەگەر لە کاتی داخستنە هەر پێکدادانێک ڕووبدا هاوپەیمانێتی خۆی لەگەڵ ئەمریکا ڕابگەێنێت بەس فشار ئابوووریەکان دەمێت کە بۆ نمونە بۆ سەرێنە لە ئەمریکا و بەرداوام ئەم جارە پێ دوای کاریگەرتر دەبێت ئیجاوازە لە جارانی ڕابردووی خۆت ئێران دەتوانێت قۆناغە تێ بپەڕێنێت ئەو فشارانەی کە لە ئێران کراوە هەتاوەکو ئێستش بڕوا یعنی ئەگەر هەتا زیاتریش نەڕوا کاریگەری خۆی هەبووە تۆ سەیری کە چەند ساڵێ لەمەوە پێش تمەن 100,000 تمەن بەرام یعنی سەیری 2009 بکە 100,000 تمەن بەرامبەر $100 بووە ئێستا $100 بەرامبەر 900 نزیکەی لە بازاڕی ئازاد 900,000 یعنی یەک بەنۆ جیاوازی هەیە و داڕمانی هێزی ئابووری ئێرانی لە بەرامبەر دۆلار بە ئاشکرا دیارەوە ئەمە بەرپرسانی ئێرانیش خۆیان دانیان بەوە داناوە بەڵام پلانەکانی ئێران بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمە کۆمەڵک پلانی هەیە کە هەتا بەرپرسانی باڵای ئێرانی تەداخلیان تێدا کردووە ئێستا ماوەتەوە بڵین سبەینێ کۆبوونەوەکەی ئەوروپا لەگەڵ ئێران کۆتایی پێبێ لەسەر چییە؟ کۆبوونەوەی وڵاتانی ئەوروپیە کە بەشدارن لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە وەزیرانی دەرەوەیان ئەمریکا لێک شاوەتەوە بەڵێ بەبێ ئەمریکا ئێران چەند بەرنامەی پلانێکی تایبەتی خۆی هەبووە تا جەواد محەممەد جاواد زەریف قرار بوو لە ڤێننا نەگەڕێتەوە تاران بەڵام وتی لەبەر کاری پێویست گەڕاوەتەوە تاران و بەیانی ئەگەڕێتەوە ڤێننا پلانەکان استراتیژەکانی ئێران پێش هەموو شتێک ئایا وڵاتانی ئەوروپی ئامادەن بەردەوام بن بەبێ ئەمریکا لەم ڕێکەوتنە ئەمە یەک ئەگەر بەڵێیە ئێران داوای بەفعلی ئەکا یعنی ئەوترێ گەمارۆکان لەسەر ئێران هەڵبگیرێ ئێران داوای ئەوەکە بەفعلی گەمارۆکان هەڵبگیرێ هەناردەی نەوتی ئێران ئازاد بکرێ بەفعلی هەناردەی نەوتی ئێران ئازاد بکرێ کێشەی موشەکی لە ئەو ڕێکەوتنامە ئەتۆمیا بە هیچ شێوەیەک باسی لێوە نەکراوە ئێران ئێستا ئامادەنی ئەڵێ بە هیچ شێوەیەک باز لە کێشەی موشەکی بکەین لەبەرەوە ئەم کێشانە سبەینێ بزانین چۆنێک لایە بێتەوە ئەگەر پابند ئەوروپیەکان بڵێن وڵاتانی ئەوروپی بە ئەوانەی و پێنج وڵاتی کە کەماونەتەوە لەگەڵ ئێرانە پابندبوونی خۆیان بە ڕێکەوتن نامەکە دەرببڕن و ڕێکەوتن نامەکە ئەنجامێکی هەبێ ئەوە من پێم وایە وردە وردە ئیترابووری ئێران لە گەشانەوە ئەبێ بەڵام ئەگەرش بە پێچەوانە بێ ئەو فشارانەی کە لەسەر ئێرانە زیاتر ئەبێ لێکەوتنی
ئەوەی پرسیارەکەی بەڕێزت لێکەوتەی داخستنی گەروی ورمز لەسەر وڵاتانی ناوچەکە ئەو وڵاتانی کە کەونە سەرەوە ناوچەیە بە دڵنیاییەوە زەرێکی زۆرەکەن و لە نێویشیانە ئەگەر داخستنەکە یەکپارچەیی بێ یعنی بە تەواوەتی دابخرێ و ڕێگەی هیچ کەشتیەک نەدرێ بە دڵنیاییەوە زەرێکی زۆرەکەن و یەکەم وڵات کە بێت جوگرافیەکەی بەو شێوەیە کە بۆنمە ئێران بەتەنیا بتوانێت دای بخات ئێران ێساچە زۆرترین سنووری هەیە لەسەر ئەو گەروە و زۆرترین هێزیشی هەیە لە ناو گەروەکە چەند دوورگەیەکی هەیە و هەرێک لەو دوورگانە پێگەی سەربازی تایبەتی خۆی تایە نیشتەجێ کردووە ینی داناوە و هەر کەشتێکی ئەمریکیش ئەمە زۆر جار لە هەواڵەکانی بیسین لە نەوەدەکان بەدواوە هەر کەشتێکی جەنگی ئەمریکی لەو ناوە کە ڕەدەبێ کەشتێتی ڕەوەکانی ئێران زۆر جار کێشەی بۆ دروستەکان بەری لێ ئەگرن ئینزاری ئەدەنێکە لە سنوورە ئاویەکانی ئێران نزیک نەبێتەوە لەبەرەوە ئەم وردە پێکدادانانە ئەم وردە ئاگادارکردنەوەانە لە بین ئێران ئەمریکا لە گەروی ورمزە هەر هەبووە بەڵام بەداخستنی بە دڵنیاییەوە کێشەی سیاسی ئابووری زۆر ئەباتە پێشەوە کە نزیکەکاتەوە لە پێکدادا کاک دەڵێت سەبارەت بە کاریگەریەکانی بۆ نمونە لەسەر عێراق و لەسەر هەرێم هیچ کاریگەرێکی دەوێت بۆ نمونە ئەگەر پەیوەندەکان ئاڵۆزتر بنوە ئەگەر مەسەرەن گەروی هورمز دابخرێت کارگەری لەسەر ئابووری کوردستانیش دەبێت یاخوتەنە لەسەر عێراق بۆ نمونە کە بازۆک لە سەنەوە تو هەشتی نەوتەکەی لەو ڕێگەی هەنار دەکات خۆی بێت و گەروی هورمز بڕیاری داخستنی بدرێت بە قەتعی حتمیە وەکو ئیشارەتمان پێاتە کاریگەری سلبی بۆ سەر ئابووری عێراق سعودیە ئەبوزەبی دوبەی کوێت بەحرین قەتەر و هەروەها کوردستانیش کە بەسێکە لە عێراق هەر عینە شت تاسیراتی خۆی ئەبێت جا لێرە هەر وڵاتێک لەم وڵاتانە کە هەیە لەوانەیە وەکو عێراق لە وەکووتمان لە دوایەوە سوودمەندی یەکەم تورکیا و ئەردن بن کە لە ڕێگەی وشکانیەوە بە بۆری لێەوە بینێرە سوودمەندی یەکەمە بن هەرەوەشەکە ناشنە ژێرباری بڕیارەکەی ئەمریکاوە لە بەرچاوی کاڵی ئێران نییە هەڵبەتە کە خۆیان سوورمەند دەبن بە پارێکی کەمترێگر ئابووریان لەوانەیە گە 6 کات ئەوان بەو شێوە هەیە کاریگەریەکانی بۆن لەسەر عێراق چی دەبێت لەسەر کاریگەرێکی لەسەر عێراق هەڵبەتە تۆ ئەو ساکە یەکێک ینی لە ساڵ ئابووری عێراق لە ساڵ 75 بەرەو ژووری پشتی بە داهاتی نەوت بەستووە بە مڵکانی نەوت بەستووە مڵکی پشتی بەوە بەسەوە کە تۆ لە 1970 ئابوووریەکەت یعنی بێتە خوارەوە یاخود کەم بکات یاخود نەمێنێت وا لە ساڵ 20 بۆ داخل بەکارێن لە 1955 بێتە خوارەوە هەڵبەتە نرخی دراوەکەشی لەو حاڵەتادا ئەبەزێ هەڵبەتە ئابووری عێراق و بێکاری ڕووەکاتە ئەم ناوچەیە بەڵام من لەگەڵ ئەوام کاکەوتی قەت ئێران نایە بە یەکجاری گەروی هورمز دابخات لە بەردەمی هەموو کەشتێ بازرگانیەکانە هەموو کەشتێ نەوتەکانە کە هەیە دایبخات بەڵکو لەوانەیە لە بەردەمی کەشتی هەندێک وڵاتانە دایبخات لە بەردەمی هین وڵاتەکانی ترا دای نەخاوکو شارەتمان پێیامە هەل لە کۆنەوە شوێنی بازرگانی ئێران و وڵاتانی خلیج و سعودیۆمانە بوون لەگەڵ بڵین زۆر ئەم وڵاتانی ئەم ناوچێ بڵین ئەو ناوچەی خلیج بوون لەگەڵ هندستانە لەگەڵ مالیزیا لەگەڵ ئەو وڵاتانە کە هەبووە لێەوە کە ڕۆژۆ لە ڕێگەی دەریایەوە باشترین وەکەمترین تێچوونی تێچووە لێەوە بازرگانێکە کە کراوە و لێەوە شتاتوە لێەوە شت ڕۆژوە لەبەرەوە بەنسبەت ئێرانەوانێتەوە بڕایە نیم بێت بەو شێوەیە سەریکەم بەو شێوەیە هەمووی دابخات یەک بە یەکجاری لە بەردەمی هەموو کەشتەکانە دایبخات و ئەم زیانە بەخۆی بێنێت بەس کاریگەری بۆ هیچ لە سەرەرێمی کوردستانە هەیە سەرەرێمی کوردستان تۆ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق کاریگەری ئەبێت اینجا لێرە هەرێمی کوردستان ئەوەیە کە بتوانێت سیاسەتێکی حەکیمانەی خۆی پیادە بکات کە بتوانێت ئابوووریەکەی ئابووری یاخود هەلی کار زیاتر بڕەخسێنرێت هەرچەندە ئێمە بەشێکین لە عێراق و ئەو پارەیە کە مامەڵی پێەکەین لە ناو بازاڕە دیناری عێراقی تر بەرزی و نزمی دیناری عێراقی بەرامبەر بە دراوە گران بەهاکانی جیهان لە دەسەڵاتی هەرێمی کوردستانە نییە ئەوە لە دەسەڵاتی عێراقایە بانقی مرکزی عێراق بڕیا لە ئەتوانێت وهابکە ئەو پارەیە کە عێراقی ئەو پارە عێراقی کە هەیە نرخی فرۆشتنی
لە چاو دراوە گران باکانی گیانە چەند بێت چەند نەبێت تاکو ڕادەیەک توانای ئەوەی هەیە بەڵام بە قەنەعەتی من ئێران ئەو کارە ناکات لەبەرەوەی ئێمە باش شتێکمان ناڵم بۆچی نایکات ئێران ئێمە شتێکمان لەبەر چاو بە ئێران هەر لە کۆنەوانەیە ینی ئەو توانایی هەبوو لە بەردەمی گەمارۆکانە خۆی گرتووە و دابەزینی نرخی تمەند لە ئێرانە هەر بە تەنها پەیوەست نییە بۆی کە لەم ماوە کەمە لەگەڵ ئەمریکا کەوتونەتە کێشمە کێشم و ململانی سیاسی و ئابووری بەڵکو ئێران حکوومەتی ئێرانی خۆی لە سەردەمانێکە خۆی ڕۆڵی هەبوو لە دابەزینی نرخی تمەند لە بەرامبەر دراوەکانی تری چواردەور و جیهانیە لەبەر ئەوەی وای بە باشدانیوە کە ئەوە زیاتر ئەبێتەوەی گەشەکردنی ئابووری خۆی چونکە ئێران ئەو خاڵەمان لە فکر نەچێت ئێران ئەو کاڵا سەرەکیانەی کە بۆ ژیانی ڕۆژانەی ئادەمیزا دەبێت کۆمەڵگە ئەبێت زۆربەی زۆری خۆی بەرهەمی ئێنێ بە تایبەتی اینجا زۆربەی زۆری مەسەلەی کەرەسەکانی ڕێگاوبان و بینا و ئینشاءات و کشوکاڵی و ئەمانە هەمووی خۆیەتی تاکو سەنعاتی ڕێگاوبان و ئینشاءات و سدود و ئەمانە شەرخۆیەتی کە ئەیکا لەبەرەوە ئێران بە قەنەعەتی من خۆڕاگرترە بێت لە بەردەمی ئەو فشارانە کە لە سەرەتی و ئەمە ئەوەڵە کتوپڕی ژینەوە بەپە لە ئێمە چاوەڕێ بکەین ئەمە لە ماوەی هەفتە و دوو هەفتە ئەبێت ومانێ لەوانێ بە ماڵی شەم بڕیارە ئەمریکا باسی و تەمەنگی 11 ساڵ وا دەکە کە کریارێنی نەوتی ئێران بکرێت بە سەفر ئەبێن چۆنە خۆی بەحاوەلاکە ئەگەر بۆی بکرێت ئەیکات بەڵام ئەو شارەتیشم پیا لە پێشوانێ ئایا ژێربەژێر ڕێکوتنی تر ناکرێت لەسەر ئەو بابەتە ئەمەە لایەک لە لای ترەوانێ بەنسبەت ئێرانەوانیان بەنسبەت ئەمریکاوانێ مەسەلەی شەڕی اقتصادی شەڕی ڕۆژ و دوو ڕۆژ و مانگ و دوومان نییە ئەمە شەڕێکی درو درێژخایانە بێت ئەمە زۆری پێ ئەچێت وە بەم پەلە و بەم شێوەیە نییە کە بۆ شوێ لەبەرەوەی ئەم ئیمڕۆ دنیا بۆتە شەڕی اقتصاد یعنی گەڕووی هورمزکە بگیرێ یان نیوەی بێ یان بۆ بەشێکی بێت هەر تەنها ئێرانیان ئەمریکا لێ سەرمەند یان سوودمەند نابێت بەڵکو کۆمەڵە دنیا لێ کاریگەری بۆ سەر ئابووری دنیا ئەبێت ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە لەبەرەوە ئێمە بەو کت و پڕێوا تێ بگەین وڵە ئەو تەنازور بۆەکە ئەو بێتە خوارەوانێ بەو شێوەیە نابێت بە قەنەعەتی من ئەمە ڕێگە چارەشی بۆ ئەدۆزرێتەوە چونکە خاڵێکی بۆی لە فکرمان نەچێت بە نسبەت ئێرانی شەوە بێ و خاڵی لە فکر نەچێت مەسەلەی هورمز و ناوچەیەکی سونە نشینە و زمانەکان زۆربەی بە زمانی عەرەبی و فارسی مەحەلی قساکەن یعنی کێشێک لەو ناوچەیە دروست بێت لەوانەیە بە شێوەیەکی تر بشکێتەوانێ و ئێرانی شەوەنە بێ هێز نییە لە بەردەمی ئەوەی کە ئێمە چاوەڕێکەین ئێران وەکو تورکیانیە وەکو عێراق نییە وەکو سعودیە نییە کە حەساری خراە سەر ئیتر بەرهەمهێنانی ناوخۆیی نەبێ بەرهەمهێنا لە پێویستیەکانی ناوخۆیی خۆی هەیە. سپاس دەکەم. مامۆستا سەبارەت بە کارگەری هیچ ئەم شەڕە ئابووریە چاوەڕوانەکە بگاتە پێکدادانی سەربازی بۆنەوە بەتایبەتی لە گەروی هورمز یاخود ئەماگەرێکی زۆر دوورە. ئەوەی کە سەبارەت بە داخستن و پەرچەکردارەکان لەسەر گەروی هورمز کراوە سەرەتا بینە نێو ناوخۆی ئێران وەکوتمان ئەمە لە لێدوانێکی حەسەن ڕۆحانیەوە سەرچاوی گرکە لە ڤیان ناوتی لێرەوە لە نەمساکردی لێرەوە هەندێک لێکدانەوەی ناوخۆی ئێرانی هەیە دیارترینیان لێکدانەوەکەی قاسمی سولەیمانیە کە بەرپرسی سوپای قودسە و دەستخۆشی لە حەسەنی ڕۆحانی کردبووە هە لێدوانێک و حتا لە بەرامبەر بڕیارەکان ئەوتی ئەمە تەواو بەگوێتەکەین و دەستی شت ماچەکەم بۆ ئەو بڕیارەی و لێدوانە حەکیمانەی کە ئەوها داوتە و لەگەڵ ئەوەشە هەندێک بۆچوونی کە هەیە هەر لە ناوخۆی ئێرانە کە ئاڵێ لێدوانەکەی ڕۆحانی مەبەست لێی بەستنی یەکجاری یا بڵین داخستنی یەکجاری گەروی هورمز نییە لە بەرامبەری شایەمە لایەنی بەرامبەرەوەی کە زیاتر مخاطبە یەکتریەکەن ئێران و ئەمریکایە ئەمریکاژەوەی وتووە کە ئێمە پابەندین بە پاراستنی گەروی هورمزەوە وەک ڕێڕەوێکی ئاوی نێودەوڵەتی یعنی حتا هەڕەشەی سەربازیشی کرد اینجا ئێستا دێتە سەر ئەوەی کە ئایا ئێران ئامادەیە ئەمە بە یەکجاری دابخە و لەگەڵ لە ئەگەری داخستنە ئایا ئەمریکا ئەتوانێ ینی بێتە ناو شەڕی بڵێن ڕاستە و خۆی پێکدادانی ڕاستە و خۆ لەگەڵ ئێران ئەگەر ئەمە ڕوو بدا ئەوە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورە ڕوو ئەدا بۆ ناوچەکە بەڵام پێم وانە ڕوو بدا چونکە ئەمریکاش بۆ خۆی زەرمەندی یەکەمە بێ لەم شتانە هەر لە ئەمریکا بڵێن عێراقی سەردەمی سەدام و ئەفغانستانی سەردەمی تالیبان نییە کە هێرشێک بهێنێ و
یعنی بەبێ هیچ وەستانێ هەتاوەکو پایتەخت بڕوا یان بە هەر چۆنێک بیەوێ هەر شوێنێکی وڵاتەکە بردومان بکە ئێمە زانین ئێران پێگەیەکی گرنگی هەیە لە سووریا لە عێراق لە یەمەن لە لوبناان لانی کەم لەم ناوچە شیعانەشینانە هەرەگەر بینە سەر بابەتی عێراق هەر سبەینێ ئەگەر شتێکی وا ڕوو بدا ئێران ئەتوانێت لە ڕێگەی دام و دەستگاکانی عێراقەوە لە ڕێگەی هەر بۆ نمونە هەشتی شعبیەوە ئەتوانێت گەورەترین مەترسی بۆ سەر ئەمریکا بۆ سەر باڵۆزخانە و بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا دروست بکە کە ئەمە بەبێ باجدان دروست نابێەوە ئەمەش ئەگەر ئەمە بێتەکایەوە شەڕێکی گەورەی لێ دروستە بێ و ئەم شەڕە گەورەی ژێستەوە گە میێوارە حەسەن ڕوحانی وتی هەتا ئەو پەڕی مەحاولە ئێمە خۆمانی لێ بە دوورەگرین و هیچ کەسیش بانگهێش ناکەین بۆ ئەوەی بگەینە ئەو شەڕە و داوا لە هەموو وڵاتانی ئەوروپی بەتایبەت کەوتی ئێستا ئەوان کاریگەری سەرێکیان هەیە لەم ڕووداوانە و ئەتوانن بەو شێوەیەی کە ئەوان لە بەرژەوەندیان بێ بیچەرخێنن بە قسەکەی ڕۆحانی ینی بەبەستیەوە بووکە پابندی ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە ببن ڕێکەوتنیان لەگەڵ ئەمریکایە بپارێزن و ڕێکەوتنیان لەگەڵ وڵاتانی عەرەبی هاوپەیمانی ئەمریکی بپارێزن بەو شێوەیەی کە هەم ئێران نەوت هەنار دەبکە هەم ئەوانیش بتوانن بەرژەوەندەکانی خۆیان بەهێن نەدی شارابووری کە ئەمریکا و ئێران سە لە نێوانیاندا هەیە کاریگەر دەبێت لەسەر کەمکردنەوەی هێژمۆنی ئێران لە ناوچەکە بەدڵنیاییەوە ئەو ئێران لەم ناوچانەی کە هەژمونی هەیە خەرجیەکی زۆرەدا و یەکێک لە دروشمەکانی خۆپیشاندەران لە ئێران باس لەوەکەن کە ئێمە ناوانەوێ پارەی ئێمە لە سووریا و لوبناان و عێراق و کوێکوێ خەرج بکرێت ئەگەر داهاتی ئێران کەم بکرێتەوە لە ڕێگەی و فشارانەوە یان لانی کەم ئەو بەهایی کە تمەن هەیەی زیاتر لە دەستی بدا کاریگەری ئەبێت لەسەر ئەو گروپانەی کە وابەستەی ئێرانن چونکە ئێران ناتوانێت ئەگەر هاوکاریشیان بکە پارەکەی وەرزشەی نەبێ وەک جاران ناتوانێت هاوکاریان بکە یان لە خراپترین حاڵەتە ئەوەیە کە هاوکاریە مادیەکانی لێ بڕێ تەڵان ئەوەش هۆکارێکە بۆ کەمکردنەوەی هەژمونی ئێران لەو ناوچانە و لاوازبوونی ئەو گروپانەی کە وابەستن بە ئێران. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان ئەرکان ئەحمەد جاف ئەندامی بۆری توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەروەها دلێر محمود ئابووریناس و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ ئەوە بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.